تەڵەی سەرکەوتن. ئایا جەنگ دەبێتە مەرگی باڵادەستی جیهانی ئەمریکا یان دۆڕانی درێژخایەنی تاران؟ لا بەشێکی شیکاری بەناونیشانی جیاوازی لە نێوان بانگەشەکردنی سەرکەوتن و بەدەستهێنان و ئیرادەدانی سەرکەوتندا سەنگەر ڕەسوول توێژەری پەیوەندیان نێودوڵەتیەکان نووسیویەتی سەرکەوتن تەنها ساتێکی کاتی نییە، بەڵکو بڕیارێکی مێژوویە کە پێویستی بەسێ پژڕاستکردنەوەی هاوکات هەیە: خۆناسین، دانپێدانانی نێیار و دانپێدانانی نێودوڵەتی. ئێران لە ئێستادا تەنها یەکەمیانی هەیە کە لاواسترین جۆری سەرکەوتنە. تاقیکردنەوەی ڕاستەقینەی تاران لە توانای بنیادنانەوەی ژێرخانی موشەکی و ئەتۆمی و پاراستنی کارتەکانی فشاری وەک گەروی هورمزدایە. ئەگەر ئێران نەتوانێت ئەجێندای دوای ئاگربەز دیاری بکات و ڕەفتاری وڵاتانی ناوچەکە بەرامبەری نەگۆڕێت، ئەوە دەکەوێتە تەڵەی سەرکەوتنی ڕێوڕەسمی کە مێژووی سەرکردا دیکتاتۆرەکانی ناوچەکەی پێناسراوە. سەرکەوتنی ڕاستەقینە لە متمانەی زۆرم لێدایە، واتە توانای ناچارکردنی ئەوانی تر بۆ تەسلیم بوون بە هەژمون و واقعی هێزەکەت. سەنگەر ڕەسوول دەژڵێت لە بەرامبەردا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەردەم مەترسیەکی ستراتیژیدایە، ئەویش بردنەوەی تاکتیکی و دۆڕانی ستراتیژیە وەک ئەوەی لە ئەفغانستان و عێراق ڕوویدا. ئەگەرچی واشنتۆن باڵادەستی سەربازی بێوێنەی هەیە، بەڵام مەترسی هەیە ئێران باجی هورمز بسەپێنێت، تەنانەت باجێکی کەم لەسەر ئەو 21 ملیۆن بەرمیل نەوتەی ڕۆژانە بە گەروەکەدا تێدەپەڕێت. داهاتێکی هێندە گەورە بۆ ئێران دابین دەکات کە کاریگەری سزاکان پوچەڵ بکاتەوە و ژێرخانی وێران بووی پێ بنیاد بنێتەوە. ئەمە نەکەر تەلارسازی هێزی دەریایی و سیستەمی جیهانی ئەمریکا دەهەژێنێت، بەڵکو وڵاتانی کەندا و دەخاتە بارمتەی ئێرانەوە. بە بڕوای ئەم توێژەرە لەم نێوەندەدا چین وەک سوودمەندی سەرەکی دەردەکەوێت. بەهۆی ماندووبوونی ستراتیژی ئەمریکا لە سێ شانۆی جیاوازدا، ئێران، ئۆکرانیا، تایوان و قەیرانی دارایی پەکین دەرفەتی دەبێت لە ڕێگەی ڕێکەوتنی 25 ساڵەی خۆیەوە ببێتە تەلارسازی ئاوەدانکردنەوەی ئێران. ئەمەش نەکەر ئاسایشی وزەی چین قوفڵ دەکات، بەڵکو پرۆسەی نەهێشتنی پشبەستن بە دۆلار خێراتر دەکات. ئەگەر ئابووری دوای جەنگی ئێران لەسەر زنجیرەی دابینکردنی چینی و مامەڵەی دراوی یوان بنیاد بندرێت، ئەوە جەنگی ئێران دەبێتە خاڵی وەرچەرخان بۆ هەرەسی باڵادەستی جیهانی ئەمریکا و گواستنەوەی چەقی هێز بەرەو ڕۆژهەڵات. لە کۆتاییدا سەنگەر ڕەسوول نووسیویەتی سەرکەوتنی ڕاستەقینە بەوە دەپێورێت کە کێ دوای ئاگربەستەکە واقعی نوێ دەخوڵقێنێت، نەکێ لە کاتی جەنگدا زیاتر بانگەشە دەکات.